خۆشەویستان لەگەڵتان بەدامین دیارە کۆتایی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان زیاتر تایبەتە بە ڕۆژی گیانی منداڵان دیارە لەسەر تاسەری گیانە ئەم ڕۆژە بە ڕۆژی گیانی منداڵان ناسراوە هەر وڵاتەوە بە شێوازێکی جیاواز یادی ئەم ڕۆژە ئەکاتەوە و پێشوازی لەم ڕۆژە ئەکات ئەوەی گرنگە چۆن مافی منداڵان دەستەبەر بکرێت چۆن مافەکانیان زامن بکرێت چۆن مافەکانیان دابین بکرێت بۆچی هەمیشە بە بەردەوام ئەوترێت لە زۆرێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی زانستیانە پێگەی منداڵ لە ناو کۆمەلگادا دیاری نەکراوە وابزین لە هەرێمی کوردستان چۆن ئەم یادە ئەکرێتەوە چۆن ئەم ڕۆژە بەڕێواچێ چۆن کار لەسەر مافەکانی منداڵانەکرێت بە شێوازێکی یاسایی و ڕۆژی منداڵانی هەرێمی کوردستان لە ئێستا لە چه ئاستێکدایە گفتوگوی زیاترەکەنە سەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز خاتو سروە فەیزۆڵا سەرپەرشتیاری پرۆژە پەروەردەیەکان لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بانی باش بە خاتو سروە پامی تۆ لەم ڕۆژەیە چییە بە سەرەتا لەوە دەست بکەین سەرەتاگە لە پەیامەوە دەست پێ بکەین لە ڕاستیە هیوای ئاشتی و ئارامی بۆ هەموو مناڵانی جیهانە خوازم بە گشتی و مناڵانی عێراق و کوردستانیش بە تایبەتی هیوادارم ژیانێکی ئارام و ئاسایی بەسەر بەرن دەستان خۆش بێ بێکمان خۆش لێرە ئامادە بووی کە چەندی مناڵ لای ئێمە میوان و جیهانێکی زۆر جیاواز پەروەردەکردنێکی زۆر جیاواز بازانین لە ئێستا لە ڕۆژی خۆمانە بە تایبەتی شاری سلێمانیە مناڵەکانمان چۆن لە بۆ نمونە تیپی هونەری مناڵانە یاخو کۆمەڵە ڕێکخرا و تیپی کەیکەیە چۆن بەڕێوە ئاچێەوە وەکو لە مناڵپارێزی کوردستانە ئاگاتان لەسەر جە مناڵەکان چۆن بەڕێوەچێ لە ڕاستەیە دیارە ڕێدەستخۆشی بۆ هەموو ئەو تیپ و ڕێکخرا و لانانی کە تایبەتن بە کارکردن لەگەڵ مناڵە بەڕاستی ئیشێکی باشیان کرد یشێکی زۆر باشیان کردەوە ساڵانەیە ئێمەیان بینین چۆن لە فستیڤاڵەکانە بەشداریەکەن چۆن نەتوان مناڵێکی باوەڕ بەخۆ بوو پەروەردەکەن توانێت لەسەر ستێج بوەستێ و گۆرانی بڵێ و پەیامی خۆی بگەێنێن دێرەگەرۆک و شاری سلەیمانی باسی کە نەچەم پێم خۆشەوەکو هەموو مناڵێک بەگشتی قسە بکەین دێرەکەم تا زۆر ناتوانانی بڵێ زۆر باشە لە بەرەوەی بەڕاستی ئەوەی کە با بڵێنەوەی کە ئێمە ئەیبینین ئەمە هەموو مناڵەکان نییە لە بەرەوەی هێشتان کۆمەڵێک مناڵ هەیە پێویستی پێێتی ئەوەش لە هەمان ئەو شوێن و ڕۆڵەیە بژیت گونجاو نییە بۆی بتوانێت توانەکانی خاتو سروە بگومان ئەزانین ینی چەندین ڕێکخرا و چەندین دامەزراوی تایبەت هەیە بە منداڵان هەر کەسەوە بە پێی قوارە و توانای خۆیان کار بۆ منداڵانەکەن ئەمان چۆن ئەتوانن ئەرکڕۆڵیان هەبێت لە داکۆکیکردن و زامنکردنی مافەکانی منداڵان لە ڕاستیە خۆی چۆن بتوانێت ڕۆڵمان هەبێت لە داکۆکیکردن و با بڵێن دەستەبەرکردنی مافەکانی مناڵ ڕێگا زۆرە بۆی ئێمە بتوانین چۆن ڕۆڵمان هەبێت لە ڕاستیەوەکو هەمومان نەزانین جەڕنامەی مافەکانی مناڵ لە 1989 زۆرینەی وڵاتانی جیهان پەسەندیان کردو و ئیمزاشیان کردو و پابندیشن بەو ڕێکەوتن نامانە ڕاستە دیارە ئەم ڕێکەوتنە کە پێوتر ڕێکەوتنامی مافەکانی مناڵ لە ڕاستیە لەسەر ئاستی دەوڵەت ئەکرێ ئیشی لەسەر کرێت بە مافیشە بێ بچەسبێنرێت کاتێک کە فەراغێک دروست بوو لەم کاتەیە ناچارە بینی ڕێکخرا و کۆمەڵێک خەڵک چالەکەوان لە بواری مناڵانە کار لەسەرەوەکەن چۆن بتوانن جارێکی تر باسێک لەو ڕێکەوتنامەیە بکەن کە لە کاتێکا بینین لە ڕاستیە بە باشترین یان بە دەگمەنترین ڕێکەوتنامەی مافی مناڵ ئەژمارەکرێ لەبەرەوەی 193 دەوڵەت ئیمزای لەسەر کردووە بۆ بە یاسا ئەو وڵاتانی کە ئیمزاشیان لەسەر کردۆ پابندن بەو یاسایانەوە بەڵام بینی بەداخەوە تا ئێستا لە زۆربەی وڵاتان لە ئاستێکانیە کە بتوان یەگەر بەراوردی کە بە وڵاتانی جیهانیشە بەڵێ خاتو سروە ئێمە ئەمڕۆ کە باسی مناڵان بکەین ڕۆژی مناڵان لە هەرێمی کوردستانانی لە وڵاتە پێشکەوتۆکانە بینی مناڵ مافێکی یەکجار زۆری هەیە لە پێش هەموو کەسێک و مافەکانی ئەوان زەوت ناکرێت بەڵام زۆر کات لای خۆمان مناڵانمان کەم و کوڕیان هەیە لە مافەکانیان زۆر کات ئێمە بە تایبەتی لەم دوو ساڵەی ئاخیری شاکابینی مناڵێکی ئاوارەی زۆریش ڕووی تێکردوین ئەوەی کە دوور و نزیکی ئەمە ئاگامان لەیەکەوە ڕێکخراوی مناڵپارێز چەند بەهانای ئەو مناڵانەشەوە چن چەند بەهانای ئەو مناڵانەوە چن کە لەسەر شەقامەکانە و لەگەڵ ئەو مناڵانشی کە لە ناو خێزانەکانمانە تا چەند لێرە یاسایەک هەیە تایبەت بێ بە مناڵان لە ڕاستیە ئەگەر بگەڕێمە بوو خەڵێکە بەڕێز ئاماژەت پێ کرد مناڵان لە جیهانە مافیان زۆر بێ و لە وڵاتی ئێمە مافیان کەم بێ بمبورە ئەوە توانم بڵێم وانییە لەبەرەوەی مافی مناڵان لەسەر ئاستی جیهان یەک مافە
هەر هەمووی وەکو یەک بێ جیاوازی هەمان ئەو مافانەیان هەیەەوە تا مناڵێک لە کوردستان لەگەڵ مناڵێکە لە هەر وڵاتێکی ئۆروپیا هەمان ماف و امتیازی هەیە بەڵام بەداخەوە ئەبینیت وڵاتان پابندن بۆ ڕێکەوتن نامەیەوە هەر هەموو کار لەسەرەوەکەن چۆن بتوانن ئەو یاسا و سیاست و کللتور و دابوونەریتەی کە هەیەە لەگەڵ ڕێکەوتنامی مافەکانی مناڵەبی گونجێن بۆی مافی مناڵ دەستەبەرکەن بەداخەوە بینی لە عێراق بەگشتی ئەگەر من باسی لێ بکەم و دواتریش لە کوردستانە کەم و کورتێکی زۆر ئەبینی بەڕای من هەتاوەکو مناڵێک لە ژێر خێمەیە بێت تاوەکو مناڵێک پێویستی بە نەشتەرگەری بێ و نەتوانی تا مناڵێک دابڕێ لە خوێندن و بەهۆی بارودۆخی خێزانەکەی و نەتوانێت بەردەوام بێت تا مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت وەستا بێ یەکتەن پێداویستی هەبێ و نەتوانی دەستەبەریکەی وەتا لێرە توانی بڵێ ڕەوشی مافی مناڵ لە عێراق باش نییە ئەوەشمان بیر نەچێتەوە ڕۆژانەی ئێمە بینین چەند مناڵ ئاوارە بێت چەند مناڵە بێ بە قوربانی شەڕ و ئاژاوە و کۆمەڵێک کێشە کە بەڕاستی هیچ کاتێک مناڵ بەرپرس نییە لەو کێشە گرفتانی کە ڕوبەڕوویە باش خات و سروە بازەوەکەی مافی منداڵان چ لە هەرێمی کوردستان چ لە سەر تاسەری گیانە ینی چۆنەڵی وەکو یەکە یعنی بینین لە کۆڕبەندە گیانەکان لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان لە دەستوری یاسای ناوخۆی و هەرێمیەکانن چە ئەبینین مافەکانی مناڵ بەدەق نووسراوەتەوە و دیاری کراوە زۆرێک لە وڵاتانەی دەرەوە یعنی پابندن پێوەی بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک کار بە و مافانە ناکرێت کار بە و یاسایانە ناکرێت هین بە جۆرێک لە جۆرەکان وەکو پێویست پابندنی زۆر ڕاستە دیارە لە 1970 کاتێک کە ئیمزا لەسەر ئەو ڕێکەوتنامەیە کرا ڕاستەوخۆ دوای ساڵێک چۆ بواری جێبەجێکردنەوە لە زۆربەی وڵاتانی جیهانە عێراقیشێکێک بوو لە وڵاتانەی کە ئیمزای کردبوو بەڵام لە ڕاستیە ئەو نەیتوانی ڕاستەوخۆ هاوشێوەی هەموو وڵاتانی جیهان پابند بێت و بتوانێت کاری لەسەر کاتاوەکو ئەو بوو لە ساڵی 1994 ئەو بەڕسمی ئیمزای کرد بەڵام بخۆمان هەمومان نەزانین بارودۆخی عێراق لە 94 و بە دوای 94 و تاگاتە 2000 و تا ئێستاش بە چەند مەراحلێکە تێپەڕێ ئەمە هەمووی هۆکارە بۆەوەی بەڕاستی پرسی مناڵ نەبێ بە پرسێکی سەرەکی بەداخەوە من ئەو شتاڵێم ئەگیناوەکوتر ڕێکەوتنامە هەیە ئیمزا کراوە ئەو ڕێکەوتنامەیە هەمووی نووسراوەتەوە بەنجا کە هەمومان دەیانجار قسەمان لەسەر کردووە خۆی لە 54 بەندەگرێتەوە 41 تایبەتە بە مافەکانی مناڵ 14 تایبەتە بەوەی شێوازی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە بەڵام بەداخەوە کاتێک کە بارودۆخی وڵات ئالۆز بوو کاتێک کە کێشە زۆر بوو بەدڵنیاییوە یەکەم کەس چینی مناڵەکە بێ بە قوربانی بۆی ئەمە هۆکارێکە بەوەی کە نەتوانراوەکەم تاسەوەم پێم خۆشە پرسیارێکی خۆمی هاوڵاتیانیش بکەین ینی زۆری نەمان بەر ئەم دیارتێکەوتوین کە زۆر جار گرتو کۆمان لەسەر کردووە من بۆی پێم خۆشم پرسیارەکەم بۆی کە ئەمە بنبڕ کرێت ینی زۆر جارە چینە ترافیک لایتەیە سەر شەقامێ ئەم مناڵانە نبینین ینی تەنانەت مناڵی کۆرپەیتە ینی زۆر جار من جۆم لێ بۆ لە ئۆتۆمبیلەکەی پەنامەوە توێتی وە کەسێک نییە لەمانە بپرسێتەوە بەڕاستی ئەمە پرسیارێکە بۆ لەبەروی سوور ئەزانین من ئەتوانم دایکێک ئەتوانێت پارەیەکی کەم با بۆ مناڵە بەڵام ئێستا نایە بەڵێ لەبەرەوە مناڵە ئێوارە کەسانێک هەیە بازرگانیان پێوەک پارەکانیان پێسان ئێوە وەکو مناڵپارێزی سلێمانی ینی کە لە شاری سلێمانە کوڕ ڕێکخراوێت بە دوواداچوون نییە بۆ ئەم کێشەی ئەم مناڵە بە دڵنیاییوە بە دوواداچوون هەیە و پێم وابێ ئەوە نەش نابێ لە کەناڵەکانەوە باس لەوە کرا کە چۆن میکانیزمێک دانرێ بۆ دانانی ڕێگە چارەیەک بۆ کێشەیە کە بەڕاستیەوە ئەتوانم بڵێم دیاردەیە کە هەموو کەسێک هەست بۆ دیاردەیە ئەکا و ئەیبینێ و لە ناخە ئازاری ئەیە بەڵام دیسان ئەگەڕێتەوە بۆەوەی کە وەکو ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بەڕاستی هیچ کاتێک نایەوێت جێگەی حکومت بگرێتەوە ئەتوانێت پاڵپشت بێ هاوکار بێت ئەتوانێت پرۆژە پێشکەش بە حکومت کە لە ڕاستی ئەمە بە دەرەجەی یەک ئەرکی دەوڵەتە ئەرکی حکومەتە ئەرکی دامودەستگا پەیوەندیدارەکانە کە چۆن بتوانێت کار لەسەرەوە بکە ئەوە نەش نابێت لە ماوەیەکی زۆر نزیکە لە ڕاستیە پرۆژێکی زۆر ڕێکوپێک و جوان پێشکەش کرا بە قایمقامێتی سلەیمانی و پێمە بێ موشتان لە ڕاگەیەنەکانەوە ئاگاتان لێ بوو کەمپینێکی باشی بۆ کراوە پلان و ڕێگایەکی زۆر باشی بەدانراوە بۆی هیوادارم بتوانانی خۆتان نەزانەوە دیاردێ ئەوەندە ئاسان نییە بتوانانی لە شەو ڕۆژێکە چارەسەریکەی بەڵام پلانی تۆپم و باش دانراوە بۆی چۆن بتوانین بە چەند مەرحەلەیەک کار لەسەر و دیاردێ بکەین هیوادارم لە کۆتایە بتوانین ڕاستە بخات و سروە حاڵەتێکی تر هەیە ئەشێ بڵم پەرەشی سندووەوە بۆتە دیاردێک لێرە و لێ ئەویستین کە تونند و تیژەکان بەرامبەر بە منداڵان لەلایەن خێزانەکانەوە بەردەوامی هەیە و بەداخشەوە کاتێک لە کۆڵینەوە ئەکرێ
بابەتەکە زیاتر ئەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە گرفتێکی کۆمەڵایەتی هەبووە یاخود خودی کەسەکە گرفتێکی دەرونی هەبووە چۆن کار بکرێ بۆ کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتە لە ڕووی یاساییەوە بێت لە ڕۆ کۆمەڵایەتەکەەوە بێت لەلایەن ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵانەوە بێت خۆی دیارە چۆن کار بکرێمە باسێکی زۆر گەورەیە دڵنیان بە چەندێ ڕێک من ناتوانم ئێستا دەرەنجامێک بەڵام ئەوەی کە ڕاستیەک هەیە ئێمە بێت ئەوە بزانین لەسەر ئاستی هەموو جیهان تونند و تیژی بەرامبەر بە مناڵەکرێت ئەمە شتێک نییە بڵێ نهائیەن لە هیچ شوێنێکی جیهانە نیە تەنها لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر ئێمە باسی لەسەر کەین باشتر وایە باس لەسەر هۆکارەکانی بکەین هۆکار چییە کە ئەبێتە هۆی ئەوەی تونند و تیژی بەرامبەر بە مناڵەکرێت دیارە لە کۆمەلگای ئێمە کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەوانە بارودۆخی ئابووریە بارودۆخی ڕاستیە سیاسیە شەڕە ئاژاوەیە کۆمەڵێک شتە بمانوێ نەمانوێ ئەمانە هەمووی ئەبێ بە هۆکارێک بۆی کە خێزان لەژێر فشارە بێ و لە هەمان کاتەوە فشارش بخرێتە سەر مناڵ لەبەرەوەی لە کۆتاییە وەکو ئەمەژەشم پێکرد هەمیشە لە هەموو بارودۆخەکانە مناڵ قوربانیە دەستەکانی خۆش بخات سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ کۆمەڵاتکردنەوە بە هیوای ئەوەی کە ئێوە وەکو ڕێکخراوەکەی خۆتان ئێوەش پاڵپشتان هەبێت بۆی کە بتوان زیاتر هاوکاری مناڵان بکەن ئەو پرۆژانی کە هەتانەوە زۆری نشمان بەتی کردووە لەگەڵ هەموو کارمەندە بەڕێزەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕاستی دەستخۆشی بۆ هەمووتان دووبارە سپاس بۆ تۆ خاتو سروە فەیزوڵا سەرپەرشتیاری پرۆژەی پەروەردەیەکان لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کامڕۆ لایەنمەمیان خۆش بێ و سەرکەوتوو بیت خۆشەویستان لە دوای وچانێکی زۆر کورد بەردەوامە بی.